بێت بنێرانی زاری کرمانزی پشتیوانکەریمم لە یەکێک لە بنکەکانی کۆمیسیۆن بڕیار وایە لە 20 مانگە هەڵبژاردننی گشتی لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت و کۆمیسیۆن لە ئێستادا ڕۆژانە لە کاتژمێر 8 بەیانی تاکو 3 ئێوارە کارتی ئەو هەوڵاتیانە دەداتەوە کە ڕێکارەکانی ئەنجامدانی کارتی بایۆمەتریان کردبوو و هاوکات زیادەوە بەپێی زانیاریەکانی دەست من کەوتون لە بنکەکانی قەزای سیدەکان و مێرگە سۆر و چۆمان و خەلیفان و ڕواندز و بلێ و بارزان نزیکەی 6,000 کار تا ئێستا لە بنکەکانی کۆمیسیۆن ماونەتەوە هاوڵاتیان نام بردووەوە. کۆمیسیۆن داوا دەکات کە هاوڵاتیان لە وادەکەمەی کە بڕیارە 20 مانگ هەڵبژاردن بکرێت و بگەڕێنەوە. پێداویستیەکانی بۆ بردنەوەی کارتەکەش پێویستە دەنگدەر هاوڵاتی کارتی کۆنی پێبێت و دواتر ناسنامەی تایبەتی پێبێت. گەر کارتی کۆنیشی نەبێت بۆ یەکەمین جار بێت تەنها ناسنامەی تایبەتی خۆی پێبێت بۆ ئەوەی بتوانێت کارتەکەی بباتەوە مافی دەنگدانی نەسووتێت و هاوکات بڕیارە لە 18 ئەم مانگە هەڵبژاردننی تایبەت لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت و 20 مانگش هەڵبژاردننی گشتی لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت.